لێرە شەط العەرەبە تاکە سەرچاوی ئاوی پارێزگای بەسڕەیە لە عێراق. لێرە ئاوی ئێران و تورکیا و سووریا تێپەڕ دەبن، بەڵام زیاتر لە 30 ساڵە پارێزگای بەسڕە کێشەی کەمی ئاوی و سوێربوونی ئاوی هەیە. شەط العەرەب ڕووبارە سەرەکیەکەی پارێزگای بەسڕە درێژیەکەی 200 کیلۆمەتر دەبێت. ئەم ڕووبارە لە شوێنی بەیەک گەیشتنی هەریەک لە ڕووبارەکانی دیجلە و فرات لە شارۆچکەی قورنا لە باکووری ڕۆژئاوای پارێزگای بەسڕە دروست دەبێت. جگە لە ڕووبارەکانی دیجلە و فرات، زەلکاوەکانی خوێزە لە ڕۆژهەڵاتی ڕووباری دیجلە و ڕووباری کارون لە ڕۆژهەڵاتی پارێزگای بەسڕە پێکهێنەری سەرەکی ئاوی ڕووباری شەط العەرەبن. ئەم ڕووبارە لە شارۆچکەی قورنە درێژ دەبێتەوە تاکو شارۆچکەی فاو لەو دەرچەیەوە دەڕژێتە نێو دەریای کەنداوی عەرەبی یاخود کەنداوی فارس. شەط العەرەب حالیەن شەط العەرەب ئێستا لە پاش بڕینی فورات بووە بە درێژکراوەیەکی ڕووباری دیجلە. ئەو ئەوەی دەڕژێتە شەط العەرەبەوە تەنیا لە ڕووباری دیجلەوە دێت. ئەو ئاوەش لەم ڕۆژانەدا نزیکەی 90 بۆ 95 مەتر سێجایە لە چرکەیەکدا. ئەم بڕش لە وەرزی هاویندا بەهۆی زۆر بەکارهێنانی ئاو بەش ناکات. ئەمە بووەتە هۆی گەڕانەوەی ئاوی دەریا و هاتنەوەی بۆ ناو ڕێڕەوی شەط العەرەب. هەرچی ڕووباری کارونیشە بڕی ئاوەکەی ئێستا لەم کاتەدا سفرە. هۆڕەکانی حوێزەش هیچ پڕئاوێک لە حوێزەوە بەڕێ ڕووباری سوێبدا ناگاتە شەط العەرەب. ئەو ئاوەی ئێستا تەنیا لە ڕووباری دیجلەوە دێت.